لارێکی بەهێزی هەفتەی 23 خولیاستێرەکانی عێراق هەولێر لەسەر یاریگای فڕانس و هەریری پێشوازی لە شۆرتەی پێشەنگ و پاڵەوانی دووەرزی ڕابردوو کرد. لا خولەکی سیویەک هێلیۆ مۆنتێڕۆی بەرازیلی بەرگریکاریانی هەولێر ئەسیستێکی بۆ محەممەد قاسمی هاوڕێی کرد و ئەویش بربەستی یەکسانیشکاند و زەرد پۆشانی قەڵاو مناری با گۆڵ یەکەم پێشخست. هەرچەندە یاریدەدەری ناوبژان بە بیانی ئۆفساید ڕەتی کردەوە، بەڵام ڤار ئەژماری کرد. وەڵامی شۆرتە زۆر دوانە کەوت. لا خولەکی چل موهەنەد عەلی ناسراو بە میمی ئەنجامەکەی بۆ شۆرتە یەکسان کردەوە. نیوە یەکەمیش بەم ئەنجامە کۆتایی هات. لا نیوەی دووەم و لا خولەکی پەنجا حوسێن عەلی شۆرتەی با گۆڵی دووەم پێشخست. هەولێر هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیدا، بەڵام لێدانەکەی عەلی موحسین ڕێگای ستونی هەڵبژارد. لا خولەکی 74 عەلی حوسنی شۆرتەی کردە خاوەنی گۆڵی سێیەم. لا خولەکی 80 سەجاد جاسم گۆڵی چوارەمیشی بۆ شۆرتە زیاد کرد، بەڵام ڤار بەهۆی ئۆفسایدەوە ڕەتی کردەوە. شۆرتە پێداگر بوو لەسەر تۆمارکردنی گۆڵی زیاتر. لا خولەکی 87 زێدان عەبدولجەبار بە نایابی گۆڵی چوارەمی تۆمار کرد. هەرچەندە لە دواخولەکی یاریەکە محەممەد قاسم گۆڵی دووەمی خۆی و هەولێری تۆمار کرد، بەڵام سوودی بۆ تیپەکەی نەبوو. شۆرتە بە 4 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ لە یاریەکە براوە بوو. بەم شێوەیە شۆرتە بە 54 خاڵ پارێزگاری لە پێشەنگیانەکان کرد و هەولێریش بە 23 خاڵ لە خانەی چواردەی ڕیزبەندی دەبیندرێت و یاری هەفتەی 24شی بۆ دواخراوە. حوسێن محەممەد، کەناڵی پەیام، هەولێر.